و بابەتەکە زۆر گرنگە نەک تەنها لە کاتی بۆنەکانە باسکرێ بابەتی تونند و تیژی ژنان پێویستە میدیاکان ڕۆژانە دووبارە و سێبارەی بکەنەوە بۆ ئەوەی بتوانن وا لە خەڵک بکەن کە تونند و تیژی کەم بێتەوە. بەڵام ئێمە وەکو ئێستا ئەیبینین من یەکەم ڕەخنەی گەورەم وەکو ڕۆژنامەنووسێک لە ئەندام پەرلەمانەکانە کە ئێستا لە پەرلەمانە لەژنەی ژنان نەماوە هەرچەندێکە لە ژنەی ژنان هەبوو هیچ نەئەکرا. بەڕاستی ئێمە وەکو خۆمان وەکو یەکێتی ژنان وەکو ڕۆژنامەنووسان یعنی ڕۆژانە ئەبینین کوشتن هەیە نەک هەر کوشتنێکش لە قەزا و ناحیەکان زۆر بووە نەک هەر کوشتنی ژنان کوشتنی مناڵ یاخود تونند و تیژی باوکێک بەرامبەر مناڵەکەی یاخود خوشکێک لەلایەن براکەی وا کوژێ لە سەروێنەیەکی موبایل یاخود ئەم پۆبجەی کە ئێستا هاتووە چەنەها تەلاقبوون و جیابوونەوە لەسەری ڕوویدا ئێستا وەکو باسەکرێت کە لەیان نەماوە هەر پیاوێک لە ژنەکەی با لە محکەمە سزای خۆی ئەدرێ. بەڵام لە محکەمەشە لە قانونیشە لە هیچ یاسایەکشە ڕاستە پشتگیری ژنان ئەکرێت لە محکەمەیە کاتی ئەچێت جیا ئەبێتەوە بەڵام ناگەڕن بە دوای هۆکارەکەیە یاخود چارەسەرێ بۆ هۆکارەکەی دانانن ئەمە لەسەر چی ڕوو لە چیەوە سەری هەڵدا بۆچی ئەمانە هەمووی کەم و کورتیەکە لە کۆمەڵگای خۆمانە ڕۆدا و لە محکەمە و لە شوێنەکانە. بەڵام وەکو پەرلەمان ئەندام پەرلەمانی ژنمان زۆرە کاتێک خۆیان کاندی دەکەن ئاوەستن لەسەر شاشە ئێمەوا ئەکەین ئێمەوا ئەکەین ئێمەوا ئەکەین ماڵەکان ئەگەڕێن شوێنەکان بەسەرەکەنەوە بەڵام کاتێکە بوون بە ئەندام پەرلەمان و موچەکەیان موچەیەکی باشەوەری ئەگرن هەمووی پشتگوێخن. ئەم لژنەیە کە تێکەڵ بووە یاخود ئەو لژنەی ژنانە کە نەماوە لە پەرلەمان وەکو پێویست من ویستەش ئۆتم و پێشووترش ئێڵم وەکو پێویست کاریان نەکردووە. یعنی تا ئێستا نەمبینی لە میدیاکان لە کەناڵەکان ئەندام پەرلەمانێکی ژن یاخود لژنەی ژنان لە شاشە دەرچێ بڵێ ئەمە فڵان کێشەمان چارەسەر کردووە یعنی کە باس کرا چارەسەر کرد. وەکو بۆچوونی خۆم من وەکو ڕۆژنامەنووسێک نابینم گۆڕانکاری هەبێت بەڵام هیوادارم داواکاریشم لە ئەوان بەدەنگی ژنانەوە بچن. من داواکاری من وەکو ڕۆژنامەنووسێک لەبەرەوەی من هەرچەندێکش بڵێن دەنگمان ناگات بەڵام داواکاری من بۆ ئەوەیە پێداچوونەوە بکرێت لە ژنەی تایبەت دانرێ بۆ ژنان هەروەها ئەو شوێنانەی کە ئەزانێت تونند و تیژی تیاگرێبوون و نەپەناگەمان هەیە کەس نازانێت چۆن بەڕێوە ئەچێت چیتیایە چیتیا ئەکرێت چۆنە ینی داواکاری من ئەوەیە کە بە بابەتەکانە بچنەوە ئەبینی لەبەرەوەی ڕۆژ بە دوای ڕۆژ تونند و تیژیەکان زیادی کردووە کوشتنی ژنان زیادی کردووە کوڕێک گەنجێک شەو ئەڵەسێت فیشێکێکە نابەسەری خۆی کوژێ ئەمە شەرت و تونند و تیژی خێزانێ لەوانەیە کێشەی کێبێ کەس نەبێ گوێی لێ بگرێ بەڕاستی ئەمە بمانوێ تونند و تیژی نێڵین بنبڕیکەی ناکرێت بنبڕ ناکرێ بەڵام بمانوێ کەمیکەینەوە ئەتوانین ئەوەش لە ڕێگەی ئەندام پەرلەمانی ژنانەوە یاخود لژنەی ژنان یاخود یەکێتی ژنان یاخود ڕۆژنامەنووسان بە تایبەتی میدیاکان کەناڵەکان زۆر شتەکان بە پێچەوانەوە باسەکان یاخود بە شێوازێ زۆر بەزەقی باسی ئەکەن ئەسڵەن خێزان نابێت مناڵی بچووک هەر بە هیچ شێوەیە بیبینێت ینی بڵێتون دەڵی لە کۆمەڵگەی خۆمان ژن دایمەن لە قاڵب دراوە کە ئەڵم لە قاڵب دراوە بەستم ئەوەیە ژن ئەبێت بەستۆ نان بکەیت چێشت بکەیت لە ماڵەوە بیت ئەوە نەوە ئەو لە قاڵبدانە وای کردووە کە ژن دایمە بە چاوێکی کەم سیر بکرێ. بەردەوام ئێمە کە لەم کۆمەڵگایە کە ئاژین بەردەوام تموتیژی ڕوو لە زیادبوونە ئەمەش هۆکاری هەیە یەکێ لە هۆکارەکان کە هەیە نەبوونی پەروەردەیەکی دروست یعنی بەڕاستی دەبێت تۆ لە باخچەیەکی ساوایانەوانێت تۆ تەندروست یعنی پەروەردەیەکی تەندروست هەبێت تا بتوانیت زاڵبی بەسەر هەموو ئەو تەگەر و ڕێگا و تەگەرانە کە هەیەتە ڕێگەتەوانێ. تۆ مناڵێک فێرەکەیت لە ڕەوزا کە لە باخچەیەکی ساوانە و مناڵێک فێرەکەی ئەڵێ کوڕ و کچ بەیەکەوەیە ئەڵێ لە ماڵەوە چ لە ماڵەوە چ لە باخچەی ساوان ئەڵێ مەچتە لای ئەوە دەستی ئەوە نەگرە ئەوە مەکە وا مەکە یعنی وای لێ ئەەکەی شتەکە تموتیژێک بە خۆیەوە ئەبینێ ئەو مناڵە لە مێشکی ئەچەسپێت کە گەورەش بوو چۆن لە ماڵەوانێ باوکی ڕەفتاری کردووە لەگەڵ دایکیا چۆن لە مەکتەب مامۆستاکەی ڕەفتاری کردووە جیاوازیەکی دروست کردووە چۆن لە دەرەوەی ماڵەوانێ وتوانە یاری لەگەڵ کوڕانەکە یان کوڕ بۆیە وتوانە یاری لەگەڵ کچانەکە یعنی ئەمە هۆکار یەکێکە لە هۆکارەکان بێجگەلەوە ئەمە کە من ئەمە باسەکەم ئەمە هۆکارێکی ئەمە سەرەتاییە تا ئەم بناغەیە پتە و نەکرێت و چاک نەکرێت تۆ بینایەکی گەورەشکەی هەر ئەڕوخێت یعنی ئەمە ئەوە ناگەیەنێ کە تۆ مناڵێک هەر ئەوەنە گەێنیتە دنیا و گەورەیکەی تو بیخیتە دەرەوانێ ئەمە پەروەردەی پێناوترێت لە جلی کەم نەبێ و لەوەی کەم نەبێ ئەمە پەروەردەی پێناوترێت بێ پەروەردەیەکی تەندروستی بکەیت لە ڕووی ئەوەی کە تۆ جیاوازی نەکەی لە بینی کوڕ و کچە
جیاوازی نەکەی و فەزڵی کوڕ نەی بەسەر کچایە کچ نەی بەس بە پێچەوانەکەشی هەر ڕاستە نەی بەسەریە دواتر قسەکردنی گەورە لە بەردەم مناڵە یعنی ئەمە یەکێکە لە هۆکارەکان کاتێک کە دایک و باوکێک بە یەکەوانێ دەمەقاڵەیەکیانە بێ پێویست ناکە لە لای مناڵەکانە ئەو دەمەقاڵەیە دروستکەن لەبەر ئەوەی ئەمە لەوانەیە بڵێ مناڵە هیچ نازانێ بەڵام نە بەعەکسەوانێ لە مێشکیا ئەچەسپێت ئەو بیرکردنەوە تۆموتیژیە کە باوەگیا دایک هەر کامێکیان کە بەرامبەر بە یەکتری بەکاری بێنن لە مێشکی مناڵەکە ئەچەسپێت و کە گەورە بوو وەکو فلیمێک لێ ئەیاتەوانێ ئەمە هەر ئەمێنێ لە مێشکی ئەو مناڵە دواتر چوونە ناو دنیای تەکنەلۆجیا کە بە کتوپڕی کۆمەڵگای ئێمە بە تایبەتی بە کتوپڕی چوونە ناو ئەو بوارەوانێ تەکنۆلۆژیا کە هاتە ناومانە نەمانزانین چۆن بەکاری بێنین نەمانزانانی یعنی ئەوە خۆی کە دروست بووە تەکنەلۆژیا بۆ خزمەتی مرۆڤایەتی دروست بووە بەڵام لە ئێمە نەمانتوانی کۆمەڵگای ئێمە لەوان من کە ئەڵم ئێمە شەرقی ئەوسەتی شەڵم هەر مەبەستم کوردستان نییە بە تەنها شەرقی ئەوسەتی شەڵم نەیانتوانی بە تەندروست بە دروستی بەکاری بێنن پێویستە بە بەردەوامی وەرکشۆپ بکرێتەوە بە بەردەوامی دەورات بکرێتەوانێ نەچن دانسن بۆ کۆمەڵێ نوخبە بیکەنەوانێ ئەو وەرکشۆپە ئترە حاڵی کە من وەرکشۆپەکانەتم هەموو دەموچاوەکان ناسرا کۆمەڵێکی مەحدودن ناسراوە عنی هینی کەیتیان نییە بڵێ ئەمە ئەم مانگە وەرکشۆپێک کراوە ئەچم لەسەر توموتیژیشتانە ماهانکی کە کرا بچم جەماعەتی کە بێشتی وانە ئەم دەموچوانە ناسراون بەڵام پێویستە لەسەر ڕێکخراوەکان لە ناو گەڕەکەکانە کار بکەن من باسی گروپی ژیانەکەم ئێمە لە ناو گەڕەکەکانە ژنانی گەڕک لەلایەن مختاری گەڕەکەکانەوانەیە ئەنجومەنی گەڕەکەکانەوانەیە ژنانمان کۆوە کردوانێ بەڵام بەبێ پرسی ئەمنی ینی ئەوە نیە لایەنی پەیوەندیداری ئەمنی ئەوەمان نەکردو بڵێن سەر بە خۆبچینە ئەوشانە ئێمە پەیوەندیەکمان هەبووە بۆوانەوانێ ئەو وشیاریانەمان بڵاوکرێتەوە کە بتوانانی چۆن تۆ دیفاع لە نەفسی خۆ بکەیت نەک دژی چۆن پیاوەکە خراپێ خۆشە بچی توموتیژی بەرامبەر بە خۆت بکەیت